لە باسەکانی ژیاننامەی پێغەمبەر صلی الله عليه وسلم چەند چەمکێک لەو ژیاننامە مبارەکە و سوود وەرگرتن لێی. هەفتەی پێشوو گەشتینە ساڵی 12 پێغەمبەرایەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم و باسی بەیعەی عەقەبەی یەکەممان کرد، پەیماننامەی عەقەبەی یەکەم کە 12 گەنجی خەڵکی یەثریب کە ئێستا پێی ئەوترێ مەدینە بەیعەتیان بە پێغەمبەردا صلی الله عليه وسلم. بەیعەکەش پەیماننامەکەش پێی ئەوترێ بەیعەی نیسا، واتە بەیعە و پەیماننامەی ئافرەتان، چونکە لە پاش ئەوە کاتێ ئیسلام سەرکەوت و بوو بە دەوڵەت ئەو پەیماننامەیە لە ئافرەتان وەرئەگیرا، چونکە ئافرەتان جیهاد و کۆششیان لەسەر نەبوو، غەزایان لەسەر نەبوو. لەم پەیماننامەیەش پێغەمبەر صلی الله عليه وسلم باسی جیهاد ناکات، بۆیە پێی ئەوترێ پەیماننامەی ئافرەتان. لە دوای ئەو پەیماننامەیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەیەوێت حاڵوباری یەثریب بزانێ و کەسێک بنێرێ بۆ یەثریب ببێ بە نوێنەری پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆ لای ئەو قەومە کە زۆرێک لە گەنجەکانیان ئامادەباشیان تایە بۆ ئەوەی ببن بە مسلمان. و ئەم مهمەیەکی ئاسان نەبوو، چونکە ئەو کەسەی کە ئەڕوا بۆ یەثریب ئەبێ ببێت بە نوێنەری ئیسلام و مسلمانان، ببێ بە نوێنەری پێغەمبەر صلی الله عليه وسلم، ببێ بە سەرمەشق بۆ مسلمانان و بۆ غەیری مسلمانانیش. مسلمانان فێری دینەکەیان بکەن، ئەوانەی کە تازە دێنە ناو ئیسلامەوە فێری دینیان بکات و بانگەوازیش بکات بۆ لای خوا ئەو خەڵکانەی کە تازە یەشتا نەبوونەتە مسلمان، بانگیان بکە بۆ لای دینەکەی خوا. جەوێک بڕەخسێنێک کە شوهەوایەک بڕەخسێنێ بۆ ئەوەی مسلمانان کۆچ بکەن بۆ یەثریب، یعنی یەثریب ببێتە داری هیجرە، ماڵی کۆچکردنی مسلمانان، و ئەبێ بە مرکزێک بۆ بانگەوازی ئیسلام، یعنی ببە بنکەیەک سنتەرێک بۆ بانگەوازی ئیسلام. بۆیە ئەو کەسێ ئەچێ بۆ ئەوێ ئەبێ کەسێکی خەبیر بێ، کەسێکی زانا بێ، کەسێکی عاقڵ بێ، بتوانێت هەموو لایەنەکان دراست بکە، لایەنی کۆمەڵایەتی، لایەنی سیاسی، لایەنی ئەمنی، لایەنی اقتصادی، لایەنی عەسکەریش هەتا، یعنی بە کوردی و بە کورتی مهمەیەکی قورسە، چونکە ئەو کەسەی ئەچێ بۆ ئەوێ خەڵکی یەثریب ناناسێت. طبعا بە یەکێک بێ لە مهاجرین لە ئەصحابە کۆنەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم، خەڵکی یەثریب ناناسێ، ئەمە مەکە نییە، ئەمە شارێکی ترە، 500 کیلۆمتر لە مەکەوە دوورە، تەنانەت ڕەچەڵەکیانیش جیاوازە لەگەڵ ڕەچەڵەکی خەڵکی مەکەیە. و ئەو کەس ئەچێ بۆ ئەوێ لەوانەیە یەثریبی هەر نەبینی بێ لە ژیانیا، و تەبع و سروشت و تەقالیدەکانیشیان نازانێ، و 500 کیلۆمتریش ئاسان نییە، زۆر دوورە لە مەکەوە، بۆیە بە ئاسانی ناتوانێ ڕاوێژ بە پێغەمبەر و بە ئەسحابەکانی تریش بکە. بۆیە ئەمە پیاوێکی ئەوێ لە ڕاستیە زۆر بەتواناوێ. زۆرێک لە ئەسحابەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم صفاتی جوانیان تیا بوو، خاوەنی صفاتی گرنگ بوون، بەڵام بۆ ئەم مهمەیە پێغەمبەر صلی الله عليه وسلم یەکێکیان هەڵەبژێرێ کە ناوی مصعبی کوڕی عومەیرە. مصعب هەندێ صفاتی تیا بوو، پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەبەر ئەو صفاتانە ئەم پیاوە مەزنەی هەڵبژارد بۆ ئەم مهمە گرنگە. مصعب
هەموو قورآانی لەبەر بوو و زۆر زانا بوو بە ئاینی پیرۆزی ئیسلام. ئەو کەسەی کە ئەچێ بانگەواز ئەکا و بە تایبەت ئەم مهمە گرنگە ئەبێ هیچ نەبێ شارەزایەکی تەواو بێ لە ئیسلام و قورآنیشی لەبەر بێ. لە زۆر شتا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم حافظ قورآنەکانی ئەخستە پێش، حتا تەنانەت لە کاتی شەهیدیشە، کاتی ئەگەر شەهیدەکان زۆر بوایەن مەجای زۆر قەورکەندن نەبوایە، قەورێکی یەکەند و چەند سەحابەیەکی خستە ناوی. ئەو سەحابەیە کە قورآانی زۆرتر لەبەر بێ ئەیخستە پێش لە کاتی ئەڵهەوەکە. و لە زۆر کاری تریشە سەحابە قورآن خوێنەکان خراونەتە پێش. موسعەب پیاوێکی خاوەن جوانترین سیفاتەکانی بانخواز بوو، جوانترین سیفاتەکانی بانخوازی تیا بوو لە قسەزانی، لە عاقڵی، لە نەرمونیانی و لە سەرخۆیی، لە ئارامگرتن، لە سێنگفراوانی. ئەمە هەموو سیفاتی بانخوازی سەرکەوتووە. یعنی ئەو کەسەی کە بانگ خەڵکی بکا بۆ لای ئیسلام ئەبێ ئەم سیفاتانەی تیا بێ. زۆرێک لە ئەصحابەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئیماندار بوون، چاک بوون، بەڵام هەمویان ئەم سیفاتانیان کۆ نەکردبوو. ڕۆژێکیان هەندێک لە ئەصحابەکان لە دەشتێکی چۆڵا نوێژەکەن، لە کاتێکا کە خوای تەعالا ئەمری کردووە کە وەڵامی کافرەکان نەدەنەوە بە هیچ شێوەیە، کوفوا ئەیدیەکم و ئەقیموا الصەلاة. کۆمەڵێک ئەصحابە نوێژەکەن، یەکێک لەوانە سەعدی کوڕی ئەبی وەقاسە لە دۆڵێکا لە مەکە، شوانێکیان لێ پەیا ئەبێ گاڵتەیان پێکا، بە دەوریانە دێت و ئەڕوا، ئەوان غێر خەریکی نوێژن، ئەویش بە بەردەمیانە دێت و ئەڕوا و قەشمەریان پێکە. وەڵا سەعد خۆی پێ ناگیرێ، ئێسقانێکی حشتر لەوێ کەوتە، کاتە ئێسقانەکە ئەداتە سەر و گوێلاکی کابرایە، خەریکە کێشەیەکی زۆر لەسەر ئەوە دروست ببێ. ئەو مسلمانان مەجای ئەوەیان نەبوو نوێژ بکەن، تۆ ئێستا ئێسقانێکت داوەتە دەمو چاوی زەلامێکا و دەمو چاوی تێک داوە، ئەو تەبیعەتە ناشێ بۆ ئەوەی بڕوا ئەو ئیشە بکە. ئێستا لە ناو مسلمانانیشە مسلمان وا هەیە تەحملی هەموو شتێکەکە لە پێناوی خوایە، هەشە تەحملی بچووکترین شت ناکە، خۆی ناگرێ. ئیتر ئەو تەبیعەتانە زۆر جا بۆ ئەم ئیشە ناشێ. بەڵام موسعەب هەموو ئەو سیفەتە جوانانەی تیا بوو کە بۆ ئەو ئیشە بشێ. موسعەب خۆی یەکێک بوو لە گەورەکانی مەکە، لە عەشیرەتی عەبدودار. بەنی عەبدودار کلیلی کەعبەیان بەدەستەوە بوو، ئاڵای جەنگیشیان لە قوڕەیشا بەدەستەوە بوو. یعنی بە کورتی پیاوێک بوو لە پیاوە گەورەکان، گەنجێک بوو، یان کوڕی پیاوێک بوو کە باوکی نەما بوو لە پیاوە گەورەکانی قوڕەیش. بۆیە کاتێک پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەم زەلامە ئەنێرێ، خەڵکی مەدینە ئەبینن یعنی کەسێکی ئاسایی نەهاتۆ بۆ لایەن، بەڵکو یەکێکە لە گەورەکانی قوڕەیش. ناڵێن ئەمە مناڵێکی ناردەیان کەسێکی لاوازی ناردووە یا چۆن. خۆ لە ئیسلامە فەرقی لە نەسەبا فەرقی نییە، یعنی لە ئیسلامە هەر هەمومان براین و هەر هەمومان کوڕی ئادەمین، بەس خەڵک بە تایبەتی ئەوانەی کە نەبوونەتە مسلمان، حتا هەنێ لە مسلمانانیش کە لە ئیسلام باش تێ نەگەیشتون، دائما نەسەب لایەن دەورە بینێ. بۆیە پێغەمبەر صلی الله علیه وسلم کەسێک ئەنێرێ خاوەن نەسەبە و ئەبێتە نمونەش بۆ فەقیر و دەوڵەمەندەکانی یەثریب. دەوڵەمەندەکان ئەڵێن بەڕاستی ئەمە پیاوێکی دەوڵەمەند بووە لە ئەو پەڕی، حتا ئەڵێن موسعەب گرانترین پێش ئەوەی ببێ بە ئیسلام گرانترین پۆشاکی ئەکردە بەر، گوە گرانترین عەتری ئەکڕی. بەڵام کاتی ئەبێ بە مسلمان دایکی منعیەکە لە هەموو ئەمانە، ئەبێ بە پیاوێکی سادە کە خاوەنی درهەمێک نییە لە پێناوی خوایە، واز لەو هەموو ماڵ و سەروەت و سامان و ناو شوهرەت و دەسڵات دێنێ لەبەر خاتری خوای پەروەردگار. ئەمە باشترین قودوەیە بۆ دەوڵەمەندەکان و بۆ فەقیرەکانیش. با فەقیرەکان بزانن کەوا ئەم ئیسلامە تەنها بۆ فەقیر نییە، تەنها فەقیرەکان شوێنی ناکەون، بەڵکو کەسانێک شوێنەکەون خاوەن دەسڵات و خاوەن پارە و پولیشن دێنە ناو ئەم ئیسلامەوە. زۆر جار هەندێک ثەورە یان هەندێک شۆڕش ڕۆدا لە دنیاە
شۆڕشی مەسەلەن فەقیرەکان دژ بە دەوڵەمەندەکان بۆ نمونە شۆڕشی شوعیەت شۆڕشی فەقیرەکان بوو دژ بە دەوڵەمەندەکان ئەم شۆڕشانە یان ئەم ثەورە و حرەکە و بزوتنەوانەی دنیا بزوتنەوەیەکی دنیایین یعنی مرۆڤەکان پێ هەڵەسن زۆر جار چینێک سەرەخا بەسەر چینێکی ترە بەس حرەکەتی ئیسلام ئاینی پیرۆزی ئیسلام ئاینی ئەهلی دنیا نیە یعنی مرۆڤێک دای نەناوە تاوەکو کۆمەڵێک فەزڵ بدا بەسەر کۆمەڵێکە یا کۆمەڵێک سەر بخا بەسەر کۆمەڵێکی ترا ئەمە ئاینی پەروەردگارە ئاینی پەروەردگاریش مراعاتی هەموو چین و تایفەکانەکە حق و مافی دەوڵەمەند و فەقیر وەکو یەک ئەپارێزێ حق و مافی هەموو چینەکان ژن و پیا وەکو یەک ئەپارێزێ مناڵ و گەورە وەکو یەک ئەپارێزێ ئاینی خوا لەگەڵ ئاینە لەگەڵ بیر و باوەڕە دنیایەکانە یان ئاینە دەستکردەکانی دنیاە فەرقێکی زۆر زۆری هەیە زۆر زۆری هەیە هەرچی بزوتنەوەی دنیایی هەیە هەموو سەیرەکەی لەنگ دەرەچێ لە ئەخیرە لە سەرەتاوە لەوانەیە چاک بێ بۆ کۆمەڵێ خەڵک بەس لە ئەخیرە لەنگ ئەبێ لەنگ یعنی لایەک ئەگرێ لایەک بەرەدا ئەبێ بە دۆستی لایەک ئەبێ بە دوژمنی لاکەی تر بەس ئاینی خوا نییە ئاینی خوا ئەم هەموو خەڵکەی تایە هەمووتان هاتوون بۆ نوێژی جمعە هەتانە ڕیس عەشرەتە هەتانە پیاوێکی فەقیری ماڵی خۆیەتی هەتانە دەوڵەمەندە و لە لووتکەی دەوڵەمەندیایە هەتانیشە لەوانەیە ئێستا 250 دینار لە گیرفانیان نەبێ هەتانە دکتۆرە هەتانە نەخوێنەوارە ئافرەتی تایە پیاوی تایە هەموو مافەکان ئەپارێزرێ هەر یەکی وەکو چۆن پێویستە بۆیە ئەمە فەرقی زۆرە لەگەڵ بەرنامەکانی ترە جا ناردنی موسعەب ئەوەی ئەگەیان کە ئەمە شۆڕشی هەژاران نییە دژ بە فەقیرەکان ئەوە دژ بە دەوڵەمەندەکان ئەوە موسعەب خۆی دەوڵەمەندە و سەیرەکەی ئامادەیە واز لە دەوڵەمەندەکەی خۆی دێنێ لەبەر خاتری خوای پەروەردگار لەبەر خاتری ئەوەی کە دایکی مخەیەری کرد یا پلەپایە و دەوڵەمەندەکەی یا ئیسلام ئەمیش وتی ئیسلام موسعەب لەبەر ئەوەی خۆی لە ئەساسا خاوەن پلەپایە بووە و خاوەن پارە بووە ئەمە هۆکارێکە بۆ ئەوەی کە پێغەمبەر صلی الله علیه و سلم لێی نەترسێ کەسێک بنێرێ بەیانی هەر تۆزێک پارە خراوە بەردەسی یان تۆزێ پلەپایان پێدا واز لە ئیسلام بێنێ و پشت لە پێغەمبەر بکە صلی الله عليه وسلم بەڵکو موسعەب خۆی ئەوانەی هەموو بووە لەبەر خاتری خوازی لە هێناوە ئاخر ئیسا زۆر جار بانگەوازە دنیایەکان یان هەتا بانگەوازی ئیسلامیش کەسانێک ئەبن بە نوێنەری ئەو کەسانە کە ئەگەنە پلەپایە یا ئەگەنە بڕێ پارە و دەسڵات سبحان الله واز لە هەدەفە ئەساسیەکە و ئامانجە ئەساسەکە دێنن حتا تەنانەت لەوانەیە کەسانێکە بن مسلمان بن پیاوێکی ئاسایی ئەهلی مزگەوتە ئیتر زروف دێتە سەرا و ئەبێ بە ئەندام پەرلەمان سەیرەکەی یا ئەبێ بە وەزیرێ سبحان الله نەک هەر تەنها ئەگۆڕێ بەڵکو ماڵەکەشی لەم شارە بارەکە ئەڕاتە هەولێر ئەڕاتە شوێنێرێک ئەسڵەن گەڕەکی فرعونەکان گەڕەکی نازانم نمرودەکان تەواو ئەسڵەن مۆبایلەکەیش و ڕقەمەکەشی ئەگۆڕێ ئێمەشی لەبیر نامێنێ پێشا ئەهلی مزگەوت بووە و پێشا لەوانەیە پیاوێکی چاک بووێ بەڵام پارە و پور ئەی خەڵەتێنێ بەڵام ئەم پیاوە کە پێغەمبەر صلی الله علیه و سلم بۆ ئەم کارە گرنگە هەڵێ بژێرێ تاقی کراوەتەوە خۆی وازی لە پلەپایە و لە پارە و هەموو شتێک هێنا لەبەر خاتری ئیسلام بۆیە ناخەڵەتێ موسعەبی کوڕی عومەیر یەکێک بوو لەوانەی کە پێش ئەم کارە گرنگە هیجرەتی کردووە بۆ حەبەشە یعنی کۆچی تری کردووە لەناو قەومانێکە ژیاوە کە غەریب بن و عادات و تەقالیدی جیاوازیان هەبێ یعنی موسعەب یەکەم کاری نییە ئەم کارە بەڵکو پێشا لە حەبەشە بووە حەبەشە دینیان جیاواز بوو مەسیحی بوون و زمانیشیان عەرەبی نەبووە بۆیە ئێستا بڕوا بۆ مەدینە ئاسانترە چونکە مەدینە تا حەدێ تەقالیدەکانیان عەرەبن و عەرەبن و نزیک ئەمانن و زۆر شتیان لەگەڵ خەڵکی مەکە وەکو یەک وایە دینەکەیان بۆ نمونە ئاخر هەمویان لەسەر دینێک بوون یعنی کە پێوترا دینی بتپەرستی شرک لەبەرەوە موسعەب بۆ ئەم ئیشە سەرکەوتووە خاڵێکی تریش کە موسعەبی هەڵبژارد پێغەمبەر صلی الله علیه و سلم بۆ ئەمە موسعەب پیاوێک بوو تەمەنی تقریبا 35 ساڵ بوو لەو کاتە گەنجێک نەبوو بە تەنها حەماسەت بەکاربێنێ و زۆر تەجروبەی ژیانی نەبینی بێ و زۆریش پیر نەبوو کە تەنها بە تەجروبە بڕا و حرەکەت و جولەیەکی وای نەبێ
بەڵکو پیاوێکە لە وەسەتایە لە بینی گەنجێتی و لە بینی پیریایە عالم تەمەنێکە کە بتوانێت بجوولێت و تەجروبەیەکی ژیانیشی وەرگرد بێ جا ئەم پیاوە بەڕێزە کەوتە ڕێ بۆ ئەم مهمەیە بۆ ئەم کارە گرنگە کە پێی سپێررا لەلایەنی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دوای ئەوە 12 کەسەکە گەڕانەوە مصعبیش بە شوێنیانە گەڕایەوە و زۆر سەرکەوتوو بوو لە کارەکەیە زۆر سەرکەوتوو بوو چووە ماڵی ئەسعەدی کوڕی زورارە کە یەکێک بوو لەو 6 کەسە کە زووتر بەیعەتیان بە پێغەمبەر ئیمانیان هێنا بوو و لە بەیعەتی عەقەبەشا بەشداریان کردبوو گەنجێک بوو زۆر ئیماندار بوو زۆر لێ هاتوو بوو لە ماڵی ئەوانە مایەوە و دەستی کرد بە بانگەواز بۆ ڕێگای خوا داواکارم خۆی پەروەردگار بۆ خاتر ناوە جوانەکانی خۆی ڕەحمان پێ بکە ئیمانێکی پتەومان بەنسیب بکە دوورمان خاتەوە لە مغڕەیات و هەڵخەڵەتێنەرەکانی دنیا لە پارە و پول و مەنسەب یا ڕەبی خوایە نوری ئیمان بخێتە دڵەکانمانەوە یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت بۆ خاتر ئیسمی عەظەمی خۆت یا ڕەبی شیفای نەخۆشەکانمان بدەی ڕەحم بە مردوەکانمان بکەی ماڵ و مناڵمان ساڵح بکەی یا ڕەبی لە بارانی ڕەحمەت نەمانگریتەوە یا ڕەب العالەمین یا ڕەبی ئەم بارانە ڕەحمەتە بەردەوام بێ بارانێک بێ خێر و بەرەکەت لەگەڵ خۆیان بێنێ یا ڕەبی خوایە کوردستان لە بەڵاو موسیبەت بە دوور بگری یا ڕەب العالەمین کار بەدەستانی ساڵح بکەی خۆشەویستەکانم ئێستا دوو کەسمان هەیە بە یەکەوە لە یەثریبە بانگەوازەکەن ئەسعەدی کوڕی زورارە کە بە تەجروبەکەی کە خۆی خەڵکی یەثریبە و مصعبی کوڕی عومەیر بە علم و زانستەکەی ئەسعەد شوێنێک نامێنێ لە یەثریبە مصعب نەبا ئەیباتە ماڵەکان ئەیباتە شوێن کۆبوونەوەکان ئەیباتە شوێنی ئیش و کاسبی خەڵکی ئەیباتە بازار لە هەر شوێنێکە مەجال هەبێ ئەیباتە ئەو شوێنە و لەوێ مصعبیش بانگی خەڵکیەکە بۆ لای ئیسلام و ئیسلامیان عەرزەکە و قورئانیان بەسەرا ئاخوێنێتەوە و جوانەکانی ئیسلامە خاتە بەرچاویان خەڵکیەک لە گەنجان بە تایبەتی و خەڵکانی تر زوو ئیستیجابەیان ئەبێ و دێنە ناو ئیسلامەوە و ئەتوانێ مصعب بە جوانترین شێوە لە ماوەیەکی زۆر کەمە کەمتر لە ساڵێ ماڵێک نەمێنێ بنەماڵەیەک نەمێنێ لە مەدینە ئەم نەتوانێ ئیسلام بواتە ناوی کارێکی زۆر گەورەیە لە ماوەی ساڵێکە کەسێک بێت لە شارێکا وەکو ئەم ڕزگاری خۆمانە بگەڕێ شوێن بە شوێن ماڵ بە ماڵ و بتوانێ ما هەموو ماڵێک کەسێکی تیا بچێنێ یعنی بتوانێت بەرهەمێکی ئەم ئیسلامە بواتە ناو پشت ماڵێکەوە ئەم بانگەوازە کە تازەیە ئاخر ئێمە پشتمان مسڵمانین ئەگەر یەکێ بێ یەکسەر وەریەگرین قسەکانی وەرەگرین بەس تۆ لە کاتێکا دینەکەت جیاواز بێ لە کاتێکا کە تۆ بت بپەرستی و ئەو بێت بڵێ ئەم بتپەرستیە حرامە و گوناحە و شیرکە و ئەبێت تەنها خوا بپەرستی و عەقیدە و بیرروباوەڕێک مخالف و پێچەوانەی عەقیدە و بیرروباوەڕی خەڵکەکە زۆر قورسە طبعا و یەک نمونەیەکی سەرکەوتووی ئەم پیاوە ئەگەڕم و عەرزی جەنابتان یەکەم ڕۆژێکیان طبعا ئەسعەدی کوڕی زورارە خۆی خەزرەجیە لە بینی ئەوس و خەزرەجا وەکو عەرزم کردن دژمنایەتێکی 100 ساڵە هەبووە حتا چەند ساڵێک پێشە خوێنێکی زۆر لە بینان ڕژاوە ئەم ئەسعەدە ئەمەندە عاقڵ ئەبێ ئەتوانێ مصعب بووە بۆ ماڵی بۆ حەدیقە و باخی ڕئیس عەشرە یەکێ لە ڕئیس عەشرەتەکان دەمسبیەکانی ئەوس کە سەعدی کوڕی معاذە ئەیباد لە حەدیقەیەکی ئەوە خەڵکانێکەوە کاتۆ خەڵکی ئەوس یعنی ئەمە طبعا شتێکی زۆر نایابە تۆ بتوانی بڕۆی بۆ ماڵی دژمنەکەت و بانگی ئیسلام بکەی کە لە عەشایریە دژمنی یەک بوون هۆکارەکەشی ئەوە بوو کە سەعدی کوڕی معاذ لە دایکەوە خزمایەتی کێ بوو لەگەڵ ئەسعەدا نەیەتوانی دەریکە کاتێک ئەم خەبەرە ئەگاتە سەعد کە ڕئیس عەشرەتە و هێنا زۆر پێی تێکەچێ ئاگاداری ئوسەیدی کوڕی حوضەیرە کاتەوە کە ئەویش هەری دەمسپیەکە ئەڵێ من لەبەر ئەوەی ئەسعەد لە دایکەوە خزمایەتیەکمانەیە من ناتوان بڕۆم دەریکەم بەس تۆ بڕۆ دەریان کە چۆن ئەتێنە شوێنێک کە شوێنی ئێمەیە و ئەیانەوە مناڵەکانمان بخەڵەتێنن بە توندی ئوسەیدی کوڕی حوضەیر ئەچێت سەیرەکە بڕێ گەنج کۆبوونەتەوە لە مصعب و لە ئەسعەدی کوڕی زورارە ئیتر ئەم هەرەگاتە لایەن دەسەکا بە جمێندان و بە قسەی ناشرین یعنی ئەوەی کە دێتە دەمیا ئەیڵێ مصعبیش دانیشتووە بەڵام ئەسعەد پێڵێ ئەمە ڕئیس عەشرەتی قەومەکە یەکێکە لە دەمسپیەکان
پشت بەخوای گەورە ببەسە و قسە بدە گوێە ئەوشەڵێ ئینشاء الله کە ئوسەید تووڕە ئەبێ و دەسەکا بە قسەکردن و جوێندان ئەمان هیچ قسە ناکەن تا ئەو قسەکانی تەواوەکە دوای موسعەبە فەرمێ ئەی پیاوی بەڕێز تۆ ئەتوانی گوێ لە قسەکانمان بگری ئەگەر قسەکانمانت بەدڵ بوو ئەوە خێر عەلا خێر ئەگەر قسەکانیشمان بەدڵ نەبوو ئەو ئێمە خۆمان دەرەچین پێویستی بە تووڕەبوون و جوێندان نییە ئەوشەڵە وەڵا قسەیەکی تەخ دائنشێ گوێ ئەگرێت لە ماوەیەکی زۆر کەمە هەندێ باسی بۆکا و هەندێک قورئان ئەخوێنێتە سەریا ئەڵێن پێش ئەوەی یەک قسە لە دەمی دەرچێت لە دەم چاویا هەستمان کرد ئەم پیاوە گۆڕا هەر بە دەم چاویا هەستمان کرد گۆڕا قورئانەکە تەواو بوو وتی واللهی ئەمە قسەیەکی زۆر جوانە زیاترم بۆ بخوێن هەندێکیان بۆی خوێندەوە دوایەوە فەرمووی ئوسەید فەرمووی بە چی شتێک يعني چی بڵێ ئەبی بە مسلمان يعني ئەبی ئەتێتە ناو ئەم دینەوە ئەویش فەرمووی خۆت ئەشۆی پاشان نوێژەکەی هەڵسا خۆی شۆرد و پاشان فێری نوێژیان کرد نوێژی کرد وەبوو بە مسلمان تۆ سیر کە براینە سیر يعني ڕئیس عەشرەتەکانی جاران بە تایبەت ئەم پیاوە و سعدی کوڕی معاذیش کە لە دوای ئەوە دێت یەکسەر بە هەمان شێوە لەو شوێنە شایەتمان دێنەوە بێتە مسلمان بە بیستنی چەند کەلیمەیەکی حەق ئەوانە بەڕاستی ڕئیس عەشرەتی حەقن ئەوانە بەرپرسیەکی ڕاستەقینەن دوور لە تەکەبور دوور لە فیزلی و کاتێک قسەی حەق ئەبیسن یەکسەر وەرێگرن و پرس بە کەس ناکەن یەکسەر ئەبن بە مسلمان و ئەو دوو پیاوە کە سعدی کوڕی معاذە و ئوسەیدی بنی حوضەیر ئەبن بە گەورەترین پاڵپشتی موسعەبی کوڕی عومەیر لە مەدینە لە یەثریب وەکو چۆن حەمزە و عومەر لە مەکە بوون بە پاڵپشتی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەو دوو پیاوە ئەبن بە پاڵپشتی موسعەب و ئەبنە سەبەبێک کە لە ماوەی کەمتر لە ساڵێکە يعني مسلمان ئەمەندە زۆرە بێ لە مەدینە ماڵ نامێنێ مسلمانی تیانەبێ و موسعەب دوای ئەوەی مهمەکەی تەواوەکە و کارەکەی خۆی تەواوەکە پێش ساڵی يعني پێش حەجی ساڵی داهاتوو کە کەمتر لە ساڵێکەکە دێتە خزمەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم و مژدە خۆشەکان ئەدا بە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم و ئەفەرمێ وەفدێکی گەورە بەڕێوەیە لە حەجی ئەم ساڵ دێنە خزمەتی بەڕێستە کە ئینشاء الله لە وتاری داهاتووە باسێک